ئەمڕۆ کۆبوونەوەی کە دەکەن دەبێ بەشێک لەو کۆبوونەوەی ئەوڕۆ جەمەعبەندی یعنی کۆکردنەوەی ئەم هەوڵ و تەقەلانەیە کە لە ڕابردوو درا کە بەداخەوە زۆر بە زۆر جار بە خراپی تەنانەت لای کادرەکانی خۆشمان بە خراپی باسەکرا. من پێم وایە ئەوڕۆ حەقا هەموو لایەکمان دەستخۆشی لە نەفەس درێژی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەیئەتەکانی بکەین کە کۆڵی نەدا تا مەسەلەی ئاساییکردنەوەی پەرلەمان و زەمینە خۆشکردن بۆ پێکەوە دانیشتنی گۆڕان و پارتی زەمان بکە کە تەنها ڕێگایە بۆ یەکخستنی ماڵی کورد و تەرتیبکردنەوەی ماڵی کورد. من پێم وایە ئەو برادرانەی کە زۆر جار بە سەلبی باسی ئەم جهودانەیەکی تا ئێشتیان دەکرد حەقا ئەوڕۆ ینی شەهامەتی ئەوەش هەبێ کە بە ئیجابی باس بکرێت. مەسەلەی دووەم تەوەری دووەم لە کۆبوونەوەکە باسی هینە باسی مۆزوعی ڕەفەرەندۆم و هەنگاوەکانی و بەرەوکوێ ئەچێ و لەو کۆبوونەوانەی کە لەگەڵ لایەنە سیاسیەکان کرا لەو 6-7 ڕۆژە دیسان شەنوکەوە کرێ و دەرەنجامەکەی ئەبێ بە بەرنامەیەک. مەسەلەی سێیەم کە پێم وایە ئەوش مەسەلەیەکی گرنگە ئەویش مەوزوعی گفتوگۆکردن لەگەڵ بەغدایە. ئێستا بەغدا داوای وەفدی کردووە من پێم وایە هەموو هەوڵ و تەقەلایەک لەگەڵ هەرکێ بدەین لەگەڵ جیرانەکان لەگەڵ کۆمەلگای نێونەتەوەیی بەبێ گرنگیدان بە بەغدا کێشەکان بەو شێوەیە چارەسەر نابن کە ئێمە دەمانەوێت بەو سورعە هەموو لایەک داوامان لێ دەکە ئێوە لەگەڵ بەغدا ڕێککەون لەسەر مەوزوعی ڕەفەرەندۆم و بەدەستوریکردنی ئەم کارە. ئومێدەوارم کە بتوانین ئێمە لە مەسەلەکانی تری کە پەیوەندی بە ئەو کێشانەی ناوخۆ هەیە هی ناویەکێتی هی مەوزوعی بارودۆخی سلێمانی و بارودۆخی کەرکووک گفتوگۆی لەسەر بکەین.